خەڵکی بە ئەمەک و خۆڕاگری کوردستان ئەویندارانی سربەخۆی و ئازادی، هاوبیران، دۆستان و ئازیزان، ڕۆژی نەورۆزی کوردەواری لە نەتەوەی کورد بەگشتی و بنەماڵەی شەهیدان و خەباتگێڕانی ڕێگای ڕزگاری کوردستان پیرۆز بێت. ئێمەی کوردی وڵات داگیرکراو بە درێژایی مێژوومان لە چەند ڕەهەندەوە لە نەورۆزمان ڕوانیوە و بیرمان هێناوەتەوە، وەک بە نرخترین جێژنی کوردەواری یادمان لێ کردوێتەوە. لەلایەک نەورۆز وەک ڕۆژی زاڵبوونی ڕووناکی بەسەر دێوەزمەی ڕەش و تاریکی و شکاندنی سوپای شومی سەرما و بەستەڵەت و شەختەیە، گەرمکەرەوەی دڵی زەویە بەتینی تیشکی تاو، نۆڕۆژی دەستپێکی ژینێکی نوێ و ساڵێکی نوێیە، زیندووبوونەوەی خاک و گەشانەوەی نیشتمان و تەقینەوەی کانیاوەکان و کوڕەی ئاوی سەرچاوەی ژیانە بۆ تێر و پاراوکردنی خاکی بەپیت و بەرەکەتی کوردستانی پیرۆز. ڕازێنەری شاخ و داخ و دەر و دۆڵ و چیا و چۆڵی پێدەشتی نیشتمانە. لەلایەکی دیکە بۆ ئێمەی کورد نەورۆز بووەتە ڕۆژێکی نەتەوەیی و هێمای یەکێتی و دەستلێک هەڵپێکان، بەردەوامی خەبات و بەرخۆدان، پارێزەری شوناسمان وەک یەکەم نەتەوەی زاکۆتشین، ڕۆژی ڕەشبەڵەت و شادی و هێمای دژایەتیکردنی هەڵاواردنی ڕەگەزی و پیشاندانی پێگەی بەرزی ژنە لە کۆمەڵگەی کوردەواریدا. پێمان دەڵێت مرۆڤ مرۆڤە، نێرومێ یەکسان و تەواوکەری یەکن. نەورۆز هێمای شۆڕش و خەبات و بەرخۆدانە لە پێناو ئازادی و سربەخۆیی کوردستان. نەورۆز دەربڕینی هەستی خۆشەویستی بەرامبەر بە خاک و ئاو و پیرۆزیەنەتەوەییەکانە، کۆکەرەوەی ڕقی پیرۆز و تەقینەوەی بەڕووی داگیرکەران و دژمنانی نەتەوەکەمان و کوردستانی پیرۆزمان. ئەو هەموو هەستە نەتەوەی و نیشتمان خۆشەویستیەیە کەوا لە دڵی هەر مرۆڤێکی کورددا پەنگی خواردوێتەوە بە بێ ڕێکخستن و پلان بانکێشمان نکات بۆ ژوانی نەورۆز و یەکڕێزی و دەستگرتن لە دەوری ئاگری نەورۆزی کوردستان. با ئێمەش بۆ جارێک و بۆ هەمیشە وەڵام دەرەوەی ئەو بانکێشتە پیرۆزەی نەورۆز بین کە سەرچاوەکەی هەستی دەرونی هەر تاکێکی کوردە لە پێناو یەکێتی و هاوخەباتیمان بۆ گەیشتن بە سەربەخۆیی و ڕزگاری یەکجاری کوردستان. با هەموو نەورۆزێکمان کەژی لە خۆشەویستی و شادی و خۆشی بێ بەرامبەر بە مرۆڤایەتی نەتەوە و خاک و نیشتمانمان. سەرساڵی نوێی کوردی و بەهار و نەورۆزی کوردەواریتان پیرۆز بێت.